سەرەتا زۆر سپاس بۆ دکتۆر بەڕێز بۆ پێدانی ئەو دەرفەتە و دڵخۆشین کە ئەوڕۆ وەک خوێندکارانی بەشی دەروونزانی زانکۆی ڕاپەڕن کەمپەس قەڵازی ئامادەی ئەو بەرنامە بووین و لە نزیکەوە ڕەچای بارودۆخەکانمان کرد و لێرەدا بابەتێکی گرنگ قسەی لەسەر کرام لێرەدا پرسیارێک بۆمان دروست دەبێت ئاراستی کاکدکتۆری دەکەم دەڵم کاکدکتۆر زۆر کەس خواخوایەتی هۆکارەکە بێت کە ڕێگەی پێ بدات کە بە ڕۆژوو نەبێت باشە ئەو دایکە بە ڕێزا بۆ ئەوەندە سوورە لەسەر ڕۆژوگرتن لە کاتێکدا کە نەخۆشە کارینجاڵە پرسیارێکی جوانەکرد زۆر کەسەیە ئەوە ئەگەڕێتەوە سەر ئیمانەکەی هەندێکی ئیمانی زعیفە آخر خۆ هەمومان وەکو یەک نییە قووەتەکەی ئیمانی هەیە هەموو شتێکی بەس خواخوایەتی لەم لاولە و لا شتێککە بێ ڕێی پێبا بە ڕۆژوو نەبێ یان نوێژەکەی نەکات تەمەڵە یەکەم ئەو جۆرە کەسانە لەواچی ئیمانەکان زعیفێ ئەجینا ڕۆژووی سادی زۆر زۆر هەیە لە زۆر لایەنەوە ئیلاگەر و قۆمانە ئەمە یەک لەواچە ئەم دایە حاجێ ئیمانەکەی بە قووەتر بەمەیشەکە لە هۆکارەکان دووەمیش خاتونجان ئێمە هەموو مرۆڤەکان جەناب دەزانی ئێوە لە دەنوزانی خوێنوتانە لێرەیە تۆ ئیمانی بەچی هەبێ اعتقادی بەچی هەبێ ئەوەیە بێ بە سلوک و ڕەفتارمان یعنی بێت دافع پاڵنەر هەبێ ئەم پاڵنەر بە پاڵنەرەکەی بە قووەتە اینجا ئەم قسەی ئەم خاتونەش ڕەحمەخان چۆ بە مێشکە کە گوایە ئەم تەماعیشی زۆرە لە دینەکەیە ئەیەوێ خێر و خێراتەکەی زۆر زۆر زیاتر بێ مافی ئینسانە بێوێت چەند شت کۆکاتەوانێ بۆ ئەو دنیای لەگەڵ خۆی بی بە ئەوە ئیماندار بێ ئەمە ئیمانەکەیەتی اینجا ئەم نەخۆشە ئەم خاتونەس بە غەڵەتی گەیانەوە ئەڵێ ئەگەر نەخۆش بی لەگەڵ نەخۆشیەکەیە بە ڕۆژوو بی دەقاتە خێرەکەی ئەم ئەوێت دەقاتەکەی دەستکەوێت نەگەقات بەڵام ئەم نەخۆشە ئەم نەخۆشیەی با بڵین عیلاجەی وەرنەگرێ نەک دەقات خێری دەست ناکەوێت دەقات زەرەری لێکەوێ هەم بۆ سەحەتی ئەم بۆ تەندروستی خۆی هەم خوا نەخواستە تووشی لەوانەیە جڵتەی شتێ بێ هەیە خۆ نامرێ بەس لەسەر جێ ئەەکەوێ چەند ساڵ ئەبێ خزمەتی بکەیتەوە بێ بەبار بەسەر مناڵەکانیەوانێ هەرچەنگە واجبە بەس هەر ناخۆشە بە دەستی خۆت خۆ تووشی تەهلوکە و خۆن تووشیەوە بکەیت ئەوە سەبەبەکە ئەوەیە یەکەم تەماعی زۆرە دەقاتەکەی ئەوێ لە کاتێکە بەغەڵەت تێگەیشتەوە و نەخۆشی ئەو خاتونە و توێتی لەوانەی نەخۆشیێکی ئاسایی بێ کە هیچ تەسیری لێ ناکە نەحەب هەیە نە عیلاج هەیە نە پێویستە بە ئاو هەیە بەڵام مەسەن قاچی یەشێ بۆ نمونە بەڵام چاوی یەشە عینەکی لە چاوەکات وش هەر بۆ خۆی ڕەخەوێ چاویش ناگاتەوە ئەم نەخۆشیە نییە ئەمەی ئەم چی هەیە بە بڕای من قەناعەتم هەیە بێ بەهۆی ئەمەوە بێ زۆر سوپاس کاکوونەر سەرەتا سوپاس دەکەم کاک دکتۆر بۆ بەرنامەیە جوانە پرسیارێکم هەبوو کاک دکتۆر چەند هاوڕێکم هەیە دەڵێن هەرکەس لە دەروونزانی بخوێنێ ئیتر بڕای بەدی نامێنێت چونکە فرۆید وتویەتی دین ئەفیونی گەلانە واتە سەرخۆشیانی یەکا و ئاگیان لە ژیان نامێنێ بە کوردەکەی خۆمان مرۆڤ بەرەو گێلی و نەفامی ئەبە ئایا تا چەند ئەمە ڕاستە لای کاکوونەر ئێمەش تەلەبە بووینەوە قسانەیان پێوتین بەڵام خۆ دەزانین نوع قسە و قسەڵۆکەیە یەکەم ئەو قسەی بێ مەژووتراوە بەڵام جارێ ئەوکو ڕاستکردنەوەیە ئێمەش بۆمان زانی وایە یەکەم ئەم قسەیە کاڵەیە دین ئەفیونی شعوبە یان وکم خەدیر وایە تەخدیرە دەکا ئەمەی کارل مارکسە هەنی فرۆید نییە فرۆیدیش ڕێی پۆزتیڤ نییە لەسەر دین هەر شتێکی وەکو ئەو بابەتەی وتووە ئەڵێ ئەوهامە وەهم یانی شتێکە بوونی نیە سەراب دوایەکەوی وەختێکە زانیوە زانی ئاو دوایەکە هیچیش نییە ینی ئەوهامە خەیاڵاتە شتێکە خەڵک دروستی کردۆ بۆی ناحی نەفسی خۆی مرتاح کات ئەمە قسێت بەڵام با پرسیارەکە بکەین ئایا دەروونزانی بەس فرۆیدە ئەگەر ئەو قسەیەشی کردبێ نزیک بێت لەوە قسەی ئەو نییە ئایا خۆ دەزانی تۆ ئێستا بۆ قۆناغی دوون ئەچنە سێ چوار دەیان و سەدان عولەمای وەکو فرۆیدمان هەیە ئەگەر فرۆید بۆ چوونی سلبی بووێ لەسەر دین دەیان عولەما هەیە بۆ چینی جابی پۆزتیڤ بووە لەسەر دینەکە لەبەرەوە علم نەفسی چیلاقی بەوە نیە جارێ ئەسڵەن زۆر بوار هەیە تۆ لە سایکۆلۆژی گەشەیە باسی گەشە حیلاقی بە دینەوە هەر نییە هەر ناچێتە ناو دینەوە سایکۆلۆژی پەروەردەی چیە فەرعەکان بەڵام هەندێک نەخۆشی هەیەوەی نەخۆشیە دەرونیەکان نەخۆشی عەقلەکان ئیتر هەندێک ڕەبتیەکەن بە جنەوەکە هەندێک ڕەفیەکەن بە نازانم چی و هۆکاری بایۆلۆژی خۆی هەیە هۆکاری ژینگەی خۆی هەیە من هیوادارم ئەو ئەفکارە خوڕافیانە لە مێشتان دەرکەن و هیچ قەناعەتتان پێی نەبێ شتی وان نییە و من خۆمەوەتانێ علم نەفسی چم خوێنووە و نەشبووم بە
کافر و دژی دینیش نیم و لەوانەیە زۆربەتان ئێستا علم نەفسە خوێن و دژی دین نین لەوانەیە دینەکەمان بەقوت نەبێ زایی بێن نوێژەکە بکەین نەکەینا بەڵام ئیمانمانەی خوایەکەیە لەبەرەوە ڕاز نییە هەرچی دەروونزانی بخوێنێ وای لێ ئێمە قسە قسەڵۆکەیتر ئەنوا شتێ جاران پیانەوتینەوە دەروونزانی بخوێن شێتە بێ ئەنوا شتەیە ئەی دەوڵاوتە ئمە خوێنیشمان و شێتیش نەبووین و چل ساڵە مێلۆ بوارین و ئەمە قسە قسەڵۆکە ئەمە زیاتر زانچی دروستی کردووە بۆ نمونە جاران لە فیلمە میسرەکانە تەبیبێکی نەفسیان پیشانەیە قژی ئاوا بوو وەکو شێت تەسەڵوفی نازانانی دکتۆری نەفسی ئاوایە دەسەدان وەزاران دکتۆری نەفسیمانەیە لە من و تۆ هاوسەنگترە و متەزینەوە هیچ شتێک نەیتر ئەمە ڕاگەیاندنی زۆر جار شتەکانەوە قەبا کاتەوە زۆر سوپاس کاکە هونەر